هەر لە سەردەمی ئەو کاتێ خوێندکار بووم، قوتابی بووم لە قۆناغی دووی ناوەندی، هەر لەو کاتەوە ئاشنایەتیم لەگەڵ کتێبە هەیە. سەرباری کتێبەکانی قوتابخانە کتێبی تریشم لە ماڵەوە هەبوو. دیارە دەستپێک لە هەندێک با بڵێن چیرۆکی ڕۆستەم و زۆرە بوو، شیرین و فەرهاد و داستانی قڵای خەیبەر و لەو بابەتانەوە دەستمان پێکرد. ئیتر وردە وردە ئاشنای دیوانە شیعرەکانی قانع و گۆران و ئەم شاعرانەی کە لەو سەردەما مەدهۆش، هەمەعەلی مەدهۆش و ئەوانە وردە وردە لێەوە وەکو دەواازەیەک چوینە ناو خوێندنەوەی کتێبەوە. دیارە هەر تاکی کوردیش لە سەرەتا ینی کە دەسەکاتە نووسین لە شعرەوە دەست پێەکە. شعر دەواازەی نووسینە، دەواازەی چوونە ژوورەوەی خەڵکە بۆ نووسین. لەوێ شۆ پەلوپۆ هاوێ بۆ شوێنەکانی تر، با بڵێن لەوانێ ببێتە ڕۆمان نووس، ببێتە چیرۆک نووس، ببێتە مێژوو نووس. سەرەتا لە دەرگای شعرە دەین، ینی زۆربەی زۆری تاکی کۆمەلگای کوردی ئاوایە لە دەرگای شعری داوە بۆ خوێندنەوەی کتێب و بۆ نووسین. وەڵاهی هەموو کتێبێک گرنگی و تایبەتی خۆی هەیە، ینی کاریگەری لەسەر مرۆڤەکانەیە. من لە ڕاستیە هات چەندە ئێستا پسپۆڕێکەم مێژووە، بەڵام وەکوتم لە دەرگای شعرەوە هاتمە ژوورەوە. کتێبی فەلسەفەم خوێندووە، ڕۆمانم زۆر خوێندووەتەوە و کتێبەکانی تریش ینی حەزم کردووە لە زانیاری گشتی، با بڵێن ئەوش هەر بەشێک بووە تا کتێبێک شمەیە لەسەر زانیاری گشتی بە شێوەیەکی ئام بە ناوی کەشکۆڵی ڕازە. ئەوداڵی زانست بووینە بزانین لە پشتی ئەم کەونەوە چی هەیە، ینی بۆ نووسین، بۆ زانست. لێەوە ینی کتێبەکان هەمووی کاریگەریان هەیە، بەڵام هەندێک کتێب هەیە کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر هزر و ئاوزی مرۆڤ هەیە و هەندێکی تریش با بڵێن ڕەنگە کەمتر بێ. ئەو کتێبانەی کە سرنج ڕاکێشن بۆ خوێندنەوەی زیاتر تاموچێژێکی هەیە واد لێەکە دەست هەڵنەگری لە خوێندنەوەی. ئەمیش ڕەنگە زۆر جار هەیە مەسەن ڕۆمان، بە تایبەت ڕۆمانی حەمەدۆک ڕەنگە هەر چوار بەرگەکەی زیاتر لە دوو جار خوێندومەتەوە، یا گێلە پیاوی عەزیز نەسین، ینی کتێبەکانی تری عەزیز نەسین، کتێبەکانی حسێنی شێربەگی ڕۆمانەکان، حەسەنی قەزڵجی، ینی ڕۆمانم زۆر خوێندوەتەوە. سەرباری ئەوەی کتێبە مێژوویەکان، کتێبی فەلسەفە و بابەتەکانی تریشم خوێندوەتەوە، بەس زیاتر گرنگیم بە خوێندنەوەی ئەو جۆرە کتێبانە داوە. وەڵڵاهی ڕەنگە مەسەن ساڵانی زوو ژانی گەل کاریگەری کیە بۆ ئەوشە ڕۆمانە برای مەحمەد نووسیوێتی، با بڵێن ڕەنگە یەکەم ڕۆمانی کوردی بێ. کتێبە مێژوویەکان کاریگەریان لەسرم هەبووە. زۆر جار هەیە ئینسان سێرەکەی ناتوانێت دەستبەرداری ئەو خوێندەوە بێ ئەگەر لە دوای 12 شەویش بێ، یەکی شەویش بێ، ئەتەوێت بگەیتە نقطەیەک کە چۆن ئەڵێی ئۆغژنێکە پێ بدە، ببێتە هۆی ئەوەی کە مەسن تا ڕادەیەک لە ڕووی فکریەوە ئیسراحەتێکە پێ بدە کە تا ئەو قۆناغە چووی بۆ ئەوەی لە قۆناغی دووەم دەستکەیتەوە خوێندن. وەڵای من کاتێک کە کتێبە مێژوویەکانمە خوێندەوە و کاتە خۆم بەشی زانستیم تاو کردووە، لە ئامادەیی بەشی زانستیم تاو کردووە نەگوێژەی. بەڵام کاتێک کە هاتمە سەر خوێندنەوەی مێژوو هەستمە کرد زۆر ڕامەکێشێ بۆ ناو خوێندن، بۆ ناو خوێندنەوەی زیاتر و بۆ ئاشنابوون بە مێژوو. بە تایبەت مێژووی میلەتی کورد مێژوویەکی با بڵێن هەم تەمومژاویە، هەم مێژوویەکە کەمتر کورد بەدەستی خۆی نووسیوێتی و زۆر جار گەڕیدە و گەشتیار و بیانیەکان هاتوون مێژووی کوردیان نووسیوێتەوە. ئەمە وای کردە کە من زیاتر ڕێڕە و یان ڕێچکەی نووسینەوەی مێژوو بگرم. ئەو دواتریش وەکو شێوەی ئەکادمی ڕوون کردە خوێندنی مێژووم بەلاوە گرنگ بوو. ئەگەر مێژوو نەبووە ڕەنگە زمانی کوردیم بەلاوە خۆش بووایە، ینی لەو بوارە هەوڵمدایە دکتۆرا بێنمەوە، بەڵامی تر قسمەتەکە بەرەو مێژوو ڕاکێشا. بڵێن هەموو کتێبێک تام و چێژ و زانیاری تایبەتی خۆی هەیە. بڵێ بە تەحدید یەک کتێب ناتوانانی مەسەن ئینسان هەموو شتەکانی لەسەر یەک کتێب هەڵبچنێ. یاداشتەکان ئەو یاداشتی با بڵێن نووسەران و هەندێک لە سیاسەتوانان و ئەوانە کە ئەخوێنمەوە ئەوانە کاریگەریەکی زیاتریان هەیە لەسەر ڕووداوەکان، لەسەر با بڵێن ژیانێکە پێشتر خەڵکێک چۆن ژیاون،
چی بووە لە ناو کۆمەڵگای ئێمە و چۆن ئەوانە لە ڕووی فکریەوە یاداشتەکانی خۆیان نووسیوەتەوە ئەوانە کاریگەریان لەسەر من هەبوو. وەڵای کتێب وەکو گریاندن نەختێک قورسە هەرچەندە کتێب دیارێکی جوانە خی گەورە بۆ پێغەمبەرەکان کتێبی نردووە. خی گەورە لە قورآانی پیرۆزە یەکەم وشەی بە ئێقرا دەستی پێ کردووە. کتێب بەهای خۆی هەیە بەڵام وەکو ئەوەی کە زۆر جار هەیە تووشی خەمۆکی تەکە تووشی دڵتەنگی تەکە کتێبی مێژوویە کاتێک ئێمە وەکو میلەتێک وەکو نەتەوەیەک بە درێژایی مێژوو نەبووینێتە خاوەن کیانێکی یان قوارەیەکی سربەخۆی نەتەوەی خۆمان بەداخەوە کە کاتێک مەسەن ئەو هەڵە مێژوویانە ئەبینین لە مێژووی نەتەوەکەمانە ڕوویداوە کە ئێستا بە هەمان شێوە ینی ئەو غەڵەتانە دووبارە ئەبێتەوە عیبرەتمان لە مێژوو وەرنەگرتووە ئەم وای کردووە دڵتەنگم کە ناڵێم گریاندیمێتی بەڵام خەمباری کردوم بێتاقەتی کردوم سەبارەت بەوەی کە عیبرەتمان لەو ڕابردووی خۆمانە قەتڵ و عام کراوین کۆمەڵ کوش کراوین ڕەشە کوش کراوین و تا ئێستاشە عیبرەتێکمان وەرنەگرتووە لەو مێژووە ئەوانە دڵتەنگمانەکە فعلەن منیش ئەڵێم لە ناخەوە دڵتەنگمانەکە لە ناخەوە من خۆم هەر مرۆڤێکم کەم ئەگریم ینی هەتا لە هەندێک کارەسات و لە هینەکانە ینی لە ناخما شتێک هەیە بۆ بەرخودان بۆ بەرەنگار بوونەوە ینی محاولەکەم کەمترین هەتا لە مردنی ئازیزانیشە محاولەکەم فریمێسکەکانم بشارمەوە لە ناخەوە بگریم وەک جەنابەت ڕەوانەی ئەو کتێبانە لە ناخەوەمان گرێنێ نەک بە بەوەی کە هۆن فریمێسک بێتە خوارەوە ڕەنگە وەکو پێویست بڵین ئینسان هەر شارەزایی لە کتێب هەبێ خوێندنەوەی هەبێ پەشیمانی تیا نییە کتێب خوێندنەوە چونکە هەرچی بێ ینی هەر بەشی خۆی زانیاریت پێدا لەوانەیە کتێبێک مەسەن ئەگەر سوودی زۆر لە ڕووی ئاوز و هزر و فکرەوە سوودیشی بۆ تو نەبێ بەڵام لەوانەیە دە و شەیتیا بێ بە تۆ تازە بن دە و شەیتیا بێ بەوەی کە تۆ ئاشناتەکە بە زمانەکەی خۆت زمانە ڕاستەنەکەی خۆت چونکە هەر کتێبێک گرنگی خۆی هەیە نووسەرەکە لە ماوەیەکی دیاریکراوە ماندوو بووە نووسیوێتی تایە لەوانەیە چەند جارێک خوێندی بێتی و ئەمە واتەرەیە کاتە کە تۆش هەست بکەی بێبەهات تەماشای ئەو ماندووبوونەی ئەوە نەکەی پێشتر ئاماژەم پێکردوتم ئەوەی یاشار کەمال کتێبەکانیم زۆر خوێندووەتەوە حەمەدۆکم زیاتر لە دوو جار خوێندووەتەوە کە چوار بەرگن با بڵین ئەوە تاابان کاتێک کە ئەڵێ حەمەدۆک ئەڵێ ئارکۆلۆژیەکان ویستویانە شوێنەواری حەمەدۆک بزانن بە شارکەمەل وتێتی وەرە ناو مێشکی من بگەڕێنەوە شوێنەوارەکەیەتی وەکوتم زۆر کتێبی تریش هەیە دووبارە خوێندومەتەوە ئەندێک کتێب هەیە چێژی تایبەتی خۆی هەیە لەوانەیە مرۆڤ لە یەک بە یەک جار خوێندنەوە نەگاتە ترۆپکی با بڵێن ئۆغژن یان ترۆپکی ئەوەی کە ئیسراحەتی لەو کتێبە کردی بێ جاران لەوانەیە لە ساڵانی هەشتاکان و حەفتاکان ئەگەر کتێبێک دەرچوایە بە شێوەی ئیستیعارە بە شێوەی خواستن برادەر چەنای دەستا و دەستی بکردایە ناوی خۆی بنووسیابی تا دوای خوێندنەوەی ئەوەی کاک سڵاح خوێندیەوە بەشکم کتێبەکە نۆبەی من بێ بۆ خوێندنەوە بیدێتە لای من ئێستا ڕەنگە وەک خۆت وتت ئەم سۆشیال میدیایە کاریگەریەکی زۆری هەیە لە مەسائلی خوێندنەوە تەنانەت ببینە ڕۆژنامە و گۆڤارەکان وەکو جاران خەڵک نایخوێنێتەوە چونکە بۆ ئێستا زۆربەی زۆری هەواڵەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە زووترین کات لە ڕێگەی بیستراوە و بینراوە شتەکانە بینی ئەمە یەک دوو زۆروبۆری کتێب ینی ئەوەندە چۆڵی کتێبخانەکان پڕکراوەندە ئەوەی کتێبی دانسقا تا ڕادەیە کەم بێ ئەمە وای کردووە خەڵک پاشەخشە بکە سێ بابەتی شێوازی ئەکادمی و با بڵێن خوێندنی قوتابخانەکان ڕەنگە ئەوانیش سستیەکە بێ کەم تەرخەمیەکە بێ لەوەی کەهانی خەڵک کەمتر بدەن چونکە بە تایبەت ئێمە زانستە مرۆیەکان زۆرتر کاریان ناو کتێبخانەکانە ئێستا ئەمە کتێبخانەی گشتی شاری سلێمانیە ئەبینین چوار خوێنەریتیانە ینی چوار کەس نهاتون کتێب ئیستیعارە بکەن و ینی لەم کاتە ئەمە پایتەختی ڕۆشنبیریە ینی مەفروض ئێستا
جمەی باتایە لە خەڵکی خوێنەرە شارێکی زیندوو شارێکی پڕۆشنبیر سیرەکەی لەگەڵەوە هەر قاعەیەک نەفرێک یانتیایەتی یانتیای نییە ئەمە وای کردووە خەڵک تا ڕادەیەک بتۆرێ لە کتێب بۆ مەسلەی ئاشتبوونەوەی خوێنەر لەگەڵ کتێبە پێویستی بە سمینار و کۆڕی زیاتر هەیە پێویستی بۆ قوتابخانەکان زانکۆکان زۆرتر بایەخ بدەن بە مەسائلی ئەوەی کە نووسین و هەڵسەنگاندنیان بۆ نووسینەکان هەبێ تا خەڵک زیاتر ڕوو لە کتێبخانەکان بکە یان ڕوو لە خوێندنەوەی کتێب بکە وڵات تەمانەمە ژیانی کۆمەڵاتی دیوای سلێمانیە دیوات یعنی محافەزە لە سەردەمی پاشایەتیە پیان وتووە بە محافەزەیان وتووە دیوە لە 1920 بۆ 58 ئێمە لە ڕاستی ئەوانەی یاداشت و بیرەوەری و مزەکەراتی خۆیان نووسیوەتەوە زۆر برازی لایەنی سیاسیان کردووە بەڵام ئێمە ویستمان لە ڕووی ئەکادمیەوە هەوڵ بدەین و ئێستاشە ئەو هەنگاوانە بەردەوامن ڕەنگە و کاتێک کە من ئەمەم لە سەر ژیانی کۆمەڵایەتی نووسی بێ لە تەواوی عێراقا ژمارەی ئەوانەی کە لەسەر بواری کۆمەڵایەتی کتێبیان نووسی بێ لە ژمارەی پەنجەکانی دەستم لە ڕووی ئەکادمی وڵێم زیاتر نەبوو بێتن بەس ئێستا لە ناوەندە ئەکادمیەکانە وەرچەرخانێک هەیە بۆ ئەوەی خەڵک زیاتر ڕوو لە بابەتی کۆمەڵایەتیش بکات چونکە ژیانی کۆمەڵایەتی گرنگە لەوانەیە فترە زەمەنێ سیاسیەکان فترەیەکی محەدەد بن بەڵام ئێمە لەوانەیە زۆر شت هەیە دابوونەری بیر و باوەڕی میلی یاریەکەکانی کۆمەلگای خۆمان جەژن و بۆنەکانمان لەوانەیە لە سەروی 1000 ساڵەوە بێ ئێتر بە مرۆری زەمان مەسەن هەتا پرسا ژن بە ژن نازانم زەماوەند ئەمانە گۆڕانکاری بەسەرا دێت بەڵامەکوم بە ڕیتمێکی تر ئەساسەکەشی هەر هەیە ئەو شتانی کەوتم لە ناو کۆمەلگای خۆمانە بۆ نمونە تا ئێستا مەسەن لەم شارە سەردەمانێک چەقی ململانەی نەقشیەکان و قادریەکان بووە مەولانە خالیدی نەقشبەندی و شێخ مارفی نۆدێ لێرە تەکیە و خانەقایان هەبووە و تا ئێستاشە بەردەوامی هەیە بزوتنەوەی حەقا لە منتیقەی شەدەڵەوە و ناوە وجودیان هەبووە بیر و باوەڕی پیرشالیار و ئەوانە لە منتیقەی هەورامان هەبوونە ئەمانە هەمووی لە دووتوێ ئەم کتێباجیە کردووەتەوە باسی زۆر شتی ترم کردووە تەنانەت جلوبەرگ تەنەن ڕۆڵی ئافرەت لەم شارە با بڵین سەردەمانێک خوێندن لەوانەیە هەرتەنیا بۆ کوڕ بوو بێ بەڵام دواتر ڕەچە شکێنیان کردو و کیژان وش یان کچان و ژنان هاتوونەتە مەیدانەکە بۆ خوێندن و بۆ زانست و بۆ علم بۆیە بینین ئەم شارە چەندهای ئافرەتی ناوداری تیا هەڵکەوتووەیەکە لەوانە حەبسەقانی نەقیبە کە خۆی هاندەر بووە بۆ ئەوەی ژنان ڕووکەنە خوێندن لە ڕاستیە ئێمە تەبعەن بە گوێرەی ڕەوتی سەردەم بە گوێرەی پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا بە گوێرەی ئەو شتێک کە پێوترێ گلۆبالیزیشن یان ئەولەما هەموو جیهانی داگیر کردووە ئەمە کاریگەریەکی لەسەر ڕیتمی خوێندن و کتێبخانە و ئەوانە هەیە بۆیە من وا تەسەوڕەکەم ئێستا لە ناوم کتێبخانە لەوانەیە نازانم ژمارەیەک یەکجار زۆر کتێب هەبێ بەڵام ئەکرێ هەوڵ بدرێت ناو کۆمپیوتەرەکەی ئێمەش لە کتێبی ئەلکترۆنیە پڕ بێ ئەوەنەی ئەم کتێبخانەیە کتێبی تیا کۆ بکرێتەوە و لێەوە ئەتوانی خوێنەر مەسەن ئەتوانی هەتا لە ماڵەکەی خۆیان دانیشتووە بتوانێت ئاشنایەتی لەگەڵ دنیایەکی کتێبە هەبێ ئەمەش ڕەنگە بۆ تا ڕادەیەک بۆ نەوەکانی بۆ جیلی ئێمە نەختێک قورس بێ بەس بۆ نەوەی ئایندا تەسەورەکەم خوێندنەوەی کتێب قورسە تا خوێندنەوەی کتێبی ئەلکترۆنی یعنی لای ئەوان وردە وردە دەست و پەنجە لەگەڵ کتێبی ئەلکترۆنیە نەرمەکەن بۆیە حەقا با بڵین ناوەندە ئەکادمیەکان و هەروەها ئەو شوێنانەی کە بواری ڕۆشنبیری گەشە پێدەن بایەخ بۆ لە هەمان کاتە چاپکردنی ئەم کتێبە وە خستنە سەر ماڵپەڕ و شێوە ئەلکترۆنیەکەی بۆ ئەوەی خەڵک دەستی بگاتە هەموو کتێبەکان لە هەردوو بابەتەکە جیلی پێش و جیلی ئایندا